سەڵاو زەبری دەرەکی چییە؟ زەبری دەرەکی چێ زیاتر توش دەبێت ماکەکانی زەبری دەرەکی بۆ چاو چینە و خۆپارێزی چییە و چارەسەرەکەی چۆنە؟ زەبری دەرەکی واتە هەر پاڵەپەستوویەک بەر چاو دەکەوێت دەکرێت ئەو ئامێرێک کە بەر چاو دەکەوێت یان ئەو پاڵەپەستوویە تیژ بێ کە دەبێتە هۆی پچڕانی پەردەکانی چاو کە زیانەکانی کە دەپچرێ بەکتریا دەستە ژۆرە و دەبتە تووشی هەوکردن یان ئەو کەسە تووشی ئاوی سپی ئاوی ڕەش یان پچرانی تۆری چاو دەبێت. هەندێک جار زەبری دەرەکیەکە تەنها پاڵەپەستۆیەکە لەسەر چاو بێ ئەوەی ببێتە هۆی درانی تۆڕەکان یان پەردەکانی چاو لە هەمان کاتدا ئەمەویش تووشی ئاوی سپی یان تووشی خوێنبەربوون لە ناو چاو دەبێت یان تووشی نەزیف دەبێت. چێن ئەوانەی کە تووشی زەبری دەرەکی دەبن بە تایبەتی ئەوانەی کە کرێکارن یان زۆر ئیش دەکەن یان لە سناعە لە پیشەسازی ئیش لەگە ئامێرەکانی ئاسن دەکەن ئەوانە زیاتر تووشی زەبری دەرەکی دەبن. هەندێک جار حەوادیسی سیارە جار وهەیە لە کاتی ڕاضەکردن یان تۆپانێکردن یان گەمەکردنیش بە هەمان شێوە هەندێک جار تووشی زەبری دەرەکی دەبن یان ئەوانی کە دەبینی ئیش دەکەن چ لە مەعاملی مەوادی کیمیایی یان هەجار وهەیە لە ماڵێ ئیش دەکەن بە مەوادی کیمیایی خایانکردنەوەی ماڵ یان خایانکردنەوەی جل و بەرگ بەر چاویان دەکەوێت زیان بەبەر چاوەکە دەکەوێت. بۆ چارەسەرکردنی زەبری دەرەکی بە پێی ئەو حالەتی کە توش دەبێت ئەو کەسە دەبێت سەردانی دکتۆر بکاو دەستنیشانی زیانەکان بکابە بۆ چاو بە زووترین کات چارەسەری بۆ بکە. باشترین چارەسەریش خۆپارێزیە. پارێزی ئەو کەسانەی کە لە سناعیش دەکەن چاویلکە بەکاربێنن یان چاویان بپارێزن یان ئەوانەی لەگە مەوادی کیمیاییە خۆپارێزی چاویان بکەن و چاویلکە بەکاربێنن. سوپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی